سڵاوتان لەبێت. دادگای تاوانی دهۆک ئەمڕۆ بڕیاری لە سێدارەدانی بۆ دوو کەس دەرکرد. یەکەمیان بکوژی براکەیەتی، دووەمیشیان هاوکاری بکوژەکە بووە کە ماوەی زیاتر لە 4 مانگ پێش ئێستا براکەی خۆی لە بەردەڕەش کوشتبوو. ڕووداوەکە لە ڕۆژی 28 دەی 2023 قەزای بەردەڕەش لە ناوماڵێکدا ڕوویداوە کە برایەک براکەی دیکەی بە هاوکاری براژنەکەی بە چەقۆ کوشتبوو. سەرچاوێکی ئاگادار لە ناو دادگای تاوانی دهۆک بە 1964 وت لە ڕۆژی پێنجشەممەوە لەلایەن دادگای تاوانی دوو دهۆکەوە سزای لە سێدارەدان بۆ هەردوو تۆمەتبارەکە دەرچووە. وتیشی ئێستا هەردوو تۆمەتبارەکە لەلایەن پۆلیسی پارێزگای دهۆکەوە دەستگیرکراون و دەبرێنە شوێنی حکومدراوان. لە هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەی سزای لە سێدارەدان دەردەچێت بەڵام جێبەجێ ناکرێت. بەهۆی دانانی ئامێری سۆنەر لە بازگەکانی کەرکووک هەر ئۆتۆمبیلێکی بارهەڵگر زیاتر لە 6 کاتژمێری پێویستە تا لە بازەکان تێپەڕ دەبێت. ئەمە کێشەی بۆ بارهەڵگرەکان دروست کردووە. کامێرای 1964 دیمەنی قەرەباڵەخی بارهەڵگرەکانی تۆمار کردووە دەردەکەوێت بە درێژایی 18 کیلۆمەتر بارهەڵگر لە ناو سەنتەری قەرەهەنجیر تا بازگەی چیمەر بۆ سۆنەر وەستاون. ئەو بارهەڵگرانە لە سلێمانەیەوە دەیانەوێت کەرەستە و کاڵا بگوازنەوە بۆ شارەکانی دیکەی عێراق. سەرچاوەیەکی ئەمنی لە بازگەی کەرکووک بە 1964 وت ئەوان لەگەڵ ئەوەدا شۆفێرەکان بە زووترین کات بارەکانیان بگێنن بە شوێنی خۆی. بەڵام دانانی ئامێری سۆنەر بڕیاری وەزیری ناوخۆیە و بۆ ڕێگریکردن لە کەلوپەلی ڕێگە پێنەدرا و هەروە پاراستنی بارودۆخی ئەمنی. دانا عەبدولکەریم وەزیری ئاوەدانکردن و نیشتەجێکردنی حکوومەتی هەرێمی کوردستان لە پێنجوێنەوە بە پەیامنەری 1964 وت دووسایدکردنی ڕێگای پێنجوێن سەی سادق لە پلانی وەزارەتەکەدایە و دیزداینکردنیشی بۆ کراوە. ئەمڕۆ یەکشەممە وەزیری ئاوەدانکردن و نیشتەجێکردنی فەرمانگەی چاکردن و پاراستنی ڕێگاوبانی پێنجوێنی کردەوە. ئاماژەشی بۆدا دروستکردنی ڕێگای دووسایدی پێنجوێن سەی سادق پێویستی بە زیاتر لە 400 میلیارد دینارە و تا ئێستا لە توانای حکوومەتدا نییە. بەڵام بۆ ساڵانی داهاتوو ئەگەر بارودۆخی دارایی باش بێت ئەوا دەچێتە بواری جێبەجێکردنەوە. بڕیار وابوو لە سەرەتای مانگی 12 ساڵی ڕابردوو فەرمانگەی چاکردن و پاراستنی ڕێگاوبانی پێنجوێن بکرێتەوە. بەڵام بەهۆی تەواو نەبوونی کۆمەڵێک ڕێکاری فەرمانگەی لە وەزارەتی دارایی کردنەوەی فەرمانگەکە بۆ ئەمڕۆ دواکەوت. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.